پەرەپێدانی زانستی بیرکاری لای منداڵ ئێمە باسی خواردنمان کرد هەکار کە دوو ینی لایەنی زۆر گرنگن لە ژیانی منداڵە بەدەست دوو شتەوە ناڵێنین منداڵ ناخوا لە بیرکاری خراپە بۆ ئەمڕۆ ئەو دوو بابەتەمان کردوتە تەوەرێکی سەرەکی باسی خواردنەکەمان کرد ئێستا باسی پەرەپێدانی زانستی بیرکاریەکەین لای منداڵ کۆمەڵێک میوانی ئازیزمان لەگەڵ دەبێ ئەمڕۆ لە نێشتۆدی لەگەڵ ئێمەدانە کە پەرەپێدانی زانستی بیرکاری لای منداڵان ڕێگاکانی ئاسانکردنی زانستی بیرکاری لای منداڵان و بەکارهێنانی پرۆگرامی ماجیک ئەم بەڕێزانە ئەمڕۆ لای ئێمە میوانن ئەگەر ناوەکانیان ئاواژە پێ بدەم یان خۆیان بناسێننەوە زۆر باش قەرەباڵغ کردەوە ماشەڵڵا هەمیشە وتراوە کە وانەی بیرکاری یاخود مامۆسایانی بیرکاری تۆزێک وشک و یاخود ناتوانانی زۆر فرندلی بی لەگەڵیان زۆر هاوڕایانەبی بەڵام من ئێوەم بینی یەکسەر وزەم لێ وەرگرتن بە جیاوازتر مامۆستا پەریان بەخێر هاتی خۆش بەخێر بێن یەکێک ئەگەر بتان ناسین وەک هەکارەتی مامۆستایەک لە مامۆستایان مامۆستا نیشتیمان و مامۆستا پەریهان پەریخان وەکو مامۆستا لەگەڵمانن و هەریەک لەم چاوگەشانەش وەکو قوتابی فێرخواستچی ناوێن بەشداربووی خولی ماجیک ماف بەشدار بوون زۆر باشە ئەویش خاتو ئایا ئەو خاتو ئایا تۆ ئاین وەمەش سروشت بەخێر بێ باشە بۆی کە کاتی قسەم لەگەڵا کردن ئەتوان مایکەکە بەکار بێنن بۆی کە باسێکی قسە بکەین باشە لە مامۆستا پەریخانەوە دەست پێ بکەین ئەم پرۆگرامەمان ئەگەر بۆ باس بکەی زیاتر بۆی لای بینەران ڕۆم بێ ئەم پرۆگرامە چییە سوودی بۆ قوتابی بۆ فێرخواست چۆنە ئەگەر پێ بڵێن لە تەڵان پێش هەموو شتە داینجان باش دانی هەموو بینەرانی عزیز باش هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی پڕبووسە بێ بۆ هەموو لایەک چکە بابەتەکەی ئێمە زۆر پڕوزەیە کۆچەر بیرکار شتێکی وت جارێکیان پرسیاریان لێکرد وتیان باشە بۆچی ئێمە ئەمە نەمان ڕق لە بیرکاری ئەوەنە سترێسمان هەیە بە بیرکاری باشە بۆچی تۆ کەسێکی وا بەهێزی لە بیرکاریە وتی هەستە بڕێ بیرکاری بکە بە یاری ئێمە بیرکاریمان کردو بە یاری بۆیە لە ڕێگای بەهێزکردنی توانای هزری مناڵ ئێمە ئەتوانین بابەتی بیرکاری زۆر بەلەزەت و زۆر بە چێژ و زۆر ئاسان بکەین لە ساڵی 2014 سەفەرێکی مالی زیان کرد کۆنگرەیەکمان هەبوو من ئەم پرۆگرامەم تیا ناسی طبعا ئەم پرۆگرامە کۆمەڵێ براندی هەیە بەڕاستی و براندە قورسەی کە ئەوەی کە لەوێ بوو من نەمتوانم بێنم لەبەر تەکلوفە مادیە قورسەکەی ساڵانێکی زۆر بەدوایە گەڕام هەتاکو و ماجیک مافم دۆزیەوە براندی ماجیک ماف ئەنجا ئەوە زۆر ئاسانتر بوو بۆ من و بۆ ڕاهێنەران کە بتوام ڕاهێنەر لە کوردستانە دروستی کەم وسپاس بۆ خوا ئێستا نەک بەس لە کوردستان ئێمە تقریبان زیاد لە 100 ڕاهێنەر لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەمانە زیاد لە 3000 بۆ 4000 مناڵ بەشدار بوو سوودی وەرگرتووە لەم پرۆگرامە تەنانەت ئێستا بردومانتە شارەکانی عێراقیش هەتا بەغدا چوین ئینشاڵڵا ئومێدمانەیە تا بەسڕەش بچین ئەم جیهازەی لە ڕێگەی ئەم جیهازە پێوترێ ئاپاکۆس هەڵبەتە لە هەنێ وڵات پێوترە سۆربان لە هەنێ جەش پێوترە سیت مەسەلەن لە رووسیا پێڵێن سیت بەڵام ئەمە هەر وەکو پەنجەکان وایە مەسەن ئێستا ئەمە چوار هین هەیە موروی هەیە لە خوارەوە مورێکی لەسەرەوەیە لە ڕێگەی ئەمەوە مناڵەکان ئەتوان هەر مورویەکی نیشەخۆی نیشانە بە ژمارەیەک یعنی ئەمە جوڵەیە ئەبێتە ژمارە مامۆستایان ئەمە وەکو چی وایە چۆن ئەچی بۆ قاعەی ڕاضەی ئاسن کە تۆ چۆن ڕاضەیەک جۆرە ڕاضەیەکەکەی بۆ بەهێزکردنی پەنجەکانە جۆرێکە بۆ قۆڵ بەڵێ بۆ ماسوولکەکان هەر دانەی جۆرێک هینی هەیە گەمەی هەیە ئەمە بریتە لە چی یاری گەمەی مێشک ئەمە ئاسنی مێشکە کە چۆن بتوانی مێشکی پێ بەهێز زۆر باشە مامۆستا باسیەوەت کرد چۆن دوایەوەی کە خۆت پرۆگرامەکەت هێنا ئێستا نمونەیەکو مامۆستا نیشتیمان ڕاهێنەرن پێمان خۆش بدانین مامۆستا نیشتیمان تۆ چیەکەی ئێوە چۆن توانی وتانە چەندین مامۆستای دیکە پێ بگەێنن و ئەم پرۆگرامە چۆن ئەڵێنەوە لەکوێ بەردەوامیتان پێیاوە تەنها لە خولەکان یاخود لە قوتابخانەکان چیتان کردووە تا پرۆسەکە زۆر فراوانتر بێت
من مامۆستا نیشتمانم ڕاهێنەری پرۆگرامی ماجیکماتەم ئەم ساڵ بۆ سێمین ساڵ دەچێتن لەنە ئەو پرۆگرامم ڕاستیەکەی من سەرەتا ئاشنا بووم بە ڕێکخراوی ئارسان کە ئاشنا بووم بە ڕێکخراوی ئارسان و مامۆستا پەریخان زۆر سوپاسی دەکەین کە توانی ئەو پرۆگرامە بێنێتە ئێرە و هەم ئێمە و هەم قوتابیەکانیشمان سوود ببینن ئەمە بەشداری ئەو پرۆگرامەمان کرد لەلایەن ڕاهێنەرێکی بیانی کە هات بۆ کوردستان ڕاهێنانی بە ئێمە کرد و شهادەکەی ئێمەش نێودەوڵەتیە بۆ ماوەیەک ئێمە ڕاهێنا هەر کاتێک کە ئێمە ڕاهێنا ئێمە فێری تەکنیک و شێوەکانی بووین ئەو کاتە ئێمە توانیمان بە شێوێکی سەربەخۆ کار بکەین لە چەندین پەیمانگا و ڕێکخراوی تر دەرس بڵێنەوە ئێستا من خۆم لە چەندین شوێن دەرس دەڵێمەوە و هاوینان بە سەدەها قوتابیمان هەیە قوتابیەکان زۆر سوودمەند بووینە ئەلحەمدولیلا خۆی شێوازی وانەوتنەوەمان ڕۆژانە 2 سەعاتە منداڵ هاتووە 2 سەعات سەرەتا دایکەکە کە هاتووە تۆزێک دوو دڵ بە وتێتی 2 سەعات زۆر نییە بۆ منداڵ لەناو دەرس بێ و دەرسەکەش بیرکاری بێ چونکە بیستمانە زۆربەی کادەچنە خولی مەلەوانی یان تۆپی پێ ئەم شتانی بۆ بیرکاری تۆزێک کورسە چۆن توانی وتیانە ئاوا بیکەنە ڕەنگا و ڕەنگ لەبەرەوەی ئەگەر مامۆستا نیشتمان مەجالێک لەبەرەوەی ئەمە پرۆگرامە مامۆستا ئەمە بریتە لە کۆمەڵی لیفڵ ئێستا ئەم سێ کتێبەمان هەیە ئەی و بیوسی بۆ ئەو مناڵانەیە کە ژمارە نازانن مناڵی 3 ساڵ هەتاوەکو 5 ساڵ ئەمانەی پێڵە ژماریان فێرەکە ئاشنانەکە بە ئەپەکۆس ئاشنانەکە بە کۆمەڵی یاری تەرکیز و زاکیرا ئەوە تا هەمە یاری تەرکیزە و یاری جەستەیی تەرکیزیشمانە حتا یاری جەستەیەکانیشمان بریتە لە ژمارە ئەنجا لە دوایەکە مناڵەکە فێری ژمارە بێت و ئاشنا ئەبێ بە ئەپەکۆسەکە و ئاشنا بێ بە یاریەکان ئەنجا لە دوای پێی کۆمەڵی لیڤڵی تریەتە پێشەوە ئەمە ئەم لیڤڵانە کە بریتە لە زیرۆ لە سفرەوە هەتاوەکو لیڤڵی هەشت ئەمانە بڵین ڕۆژانە ڕۆژ ناڕۆژێ ڕۆژی 2 سەعات دەرسە خوێنن مامۆستاکە سەرپشکە لەسەرەوەی کە لەم 2 سەعاتە چیەکە لەم 2 سەعاتەوانێ 45 دقەی ئەکاتە پرۆگرامەکە خۆی ئەنجا تۆزێ ڕێستێکیانێت و دوای یاریان لەگەڵاکە یاریەکانیش هەمووی پێویستە بە ژمارە جارێکیان دەگەڕین و زیاتر قسە لەسەرمە دەکەین و لەگەڵ مامۆستا نیشتمانیش قسە دەکەین و ئاین خان وایە ئاین گیان تۆ وەکو قوتابیەک چۆن تێکەڵ بووی لەگەڵ ئەم بابەتە بە ئاسانی وەرتگرت یان سەرەتا بۆ تۆ قورس بوو چونکە ئەمە جیاوازە لەو خوێندنەی کە لە قوتابخانە دەیکەی وایە مایکەکەی ئەو مایکت لایە سەرتا کات دەستم پێکرد بابەتەکە زۆر خۆش بوو و لەگەری تێکەڵ بووم چونکە مامۆستاکە هەم باش بووە هەم یاریشی زۆر تێدا بوو و بۆ زوو ئاشنا بووم و لیڤڵەکان تا بەرداوم ئێستاکە لە لیڤڵ 6م و سەرەتا لیڤڵ 1 زۆر هەستم نەکرد کە گۆڕانکاریم تێدا کردووە بەڵام کە چوومە لیڤڵ 1 چونکە زیاتر ئاشنا بووم بۆ زیاتر هەستم پێکرد کە ئیسفادەم لێ کردووە باشە تۆ لە لیڤڵی 6 وایە ئێستا مامۆستا نیشتیمان چ شتێک لە لیڤڵی 6 فێر بووە کە لی بپرسی وەکو نمونەیەک بێ کە ئێمە تێی بگەین بەڵێ ینی ڕاهێنانێکی پێ بکەم بەڵێ زۆر باشە ئەزەکی بە هەرسێکیانەکەم جەماعیان پێ بکە باشە بە ئیمان مایکەکە بەکاربێنە بە ئیمەجین بە خەیاڵ پێیانە کاجارێ ئامادەن باشە فەرموو 3 1 5 minus 1 minus 1 minus 2 minus 5 7 minus 1 minus 1 minus 5 8 minus 1 minus 2 minus 5 3 1 5 minus 4 minus 5 9 minus 1 minus 1 minus 2 minus 5 8 minus 3 minus 5 4 5 equal 9 yes ئێمە حەدای هەر کەسێکەکەین حاسیبە بگرێ بە دەزانی دڵم بەچی خۆشە مامۆستا بیرمە ئەو کاتێک کە من قوتابی پۆلیسی بنەڕەتیب ما ئێستا پێ دەڵێن بنەڕەتی ئەو کات سەرەتاییمان پێدەگوت تازە گەیشت بووینە دەمانگوت مەسەلەن 5 جاران 4 جاران 4 بیرمە مامۆستا هات گوتی 8 جاران 8 ئەوام کرد شەق ئەو کات ئێستا ئەو ژمارە بەتایبەت لە لای من خەزمە زۆر دڵخۆشم کە دەبینم بەو شێوازە ئەو تەتەوراتە هەیە لەوە بەڕاستی ئەو جیلە تازە ئێمە ئێنیشمانێ مسابقەشمان هەیە پار ئەو مناڵی کە بڵین ئەو بەشدار بووەمان کە یەکەم بوو زۆرتری بڵین بە کەمترین کات و نەتیجەش ڕاست بە 2 دقە و پۆینت 30 بوو 2 دقە پۆینت 30 هێن چرکە 50 پرسیاری 5 تاپقی دوولاینی هەل کردووە ئەی ئافرین باشە مامۆستا هەستێکی خولیا بێت یاخود بەهرە بێت لەو کەسەیە
دووشت هەیە طبعا خۆی بەهرە سەتادەیە بەڵام تۆ ئەبێ ژنگێکی بۆ بڕەخسێنی ئەم سەتانەوەتەی بۆ تەکمیلەکەی ئێمە مناڵمان هەیە خۆی کە زەکای منطقی هەبێت طبعا کۆمەڵی زەکا زیرەکی هەیە ئەگەر خۆی زیرەکی منطقی و بیرکاری هەبێ ئەوە بەڕاستی زۆر پێش هاوڵەکانی ئەکەوێت بەڵام هەموو منداڵێ هەموو بەشدار بوویکە لە تەمەنی 4 ساڵی و حتا وەکو تەمەنی 17 ساڵی ئێمە ئەتوانین وایان لێ بکەین پرۆگرامەکە بە جیهانیە باشە سروشت ئێستا تۆ توانی ڕاهێنانێک بە دوو هاوڕێکت بکەی ئەدی تاقییان کەرەوە شتێکیان لێ پرسە زۆر قورس حەزەکەی سروشت ئەگەر هینە بە ئەپاکۆز بیکەن ئێوە بە ئەپاکۆز ئەمابێت ئەتوانین بەوە بیکەی سروشتیان ئەو ژمارەیان ئەتوانی بۆ ڕاهێنانێکیان پێ بکەی بە ئیمەیجن ئەیکەن یاخود یاڵە بە ئیمەیجن با بیکەن 3 5 minus 1 2 minus 7 minus 2 5 minus 5 3 5 1 minus 6 3 ئافرین طبعا ئێمە ڕۆژانە پێشبڕکێ ئەکەن مامۆستاکان پێشبڕکیان پێکەن لە بنێوان هینەکانە بەشدار بۆکانە هەم ئێمە بەشدار بوو بۆی چی ڕۆحی قیادیان هەبێ ڕۆحی هاریکاریان هەبێ ڕۆحی ئەوان هەبێ کە بتوان ئەمانی سبینە بەڕاستی طموحمان ئەوەیە هەر ئەمان کاتێکە گەورە ببنەوە ڕاهێنەری ئەم پرۆگرامە بۆ بەشداربوویتر مامۆستا نیشتیمان سیر دەکەین ینی ئەو کاتێک کە تۆ قوتابی بووی ئەم شێوازە نەبووە وایە ماجیک ماسەکە نەبووە تۆ وەکو مامۆستا چۆن تێکەڵ تۆش خولت بینی؟ بەڵە وەکوتم منش خولم بینیوە لەلایەن ڕاهێنەرێکی بیانی هەمامسا پەریخان هێنای بۆ کوردستان بۆ ماوەیەکی دیاریکرا و ڕاهێنانی بە ئێمە کرد تاوکو ئێمەش هەموو تەکنیکەکانی بە ئێمە فێر کرد وەروە منهەج و دابینکردنی ئەپاکۆسیش و هەر ئەو ڕاهێنەرە بۆمان دابین دەکاتن باشە با من پرسیارێک لە مناڵەکان بکەم باشە ئەم بلیمەتانە ئینشاءالله هەمویان وەکو کۆچەر بیرکار ببینینەوە لە پلەی بەرزە ئاین چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەم ماجیک ماسە لە ژیانی ڕۆژانەتە چی بۆ تۆ دروست کردووە کە پێشتر نەبووە؟ پێشتر دەستی ڕسمیم زۆر باش نەبوو بەڵام ئێستا کە زۆر باشتر بوومە بەوەی بیرکاریەوە ڕسمیشە باش بووە؟ بەڵا چونکە هەموو توانە شاراوەکانی هەڵق لە بۆ چونکە وەکو باسمان کرد عفۆ باسمان کرد ئەمە بەهێزکردنی توانای هزریە کە تۆ هزری مناڵەکەت بەهێز کرد هەموو توانەکانی کەش دەرەکەوێت و نەک تەنها لاوانی بیرکاری بەڵکو لە هەموو وانەکانی تر باش بوومە و تەرکیزیشم زۆر باش بووە کاتێک زانیارێک دەخوێنمەوە زوو دێتە نامەشم و لە بیری ناکەم و نرخی کاتیش دەزانم چونکە ئەو کاتانەیە کە پێشبڕکەیە دەکەین ئەو کەسێکی یەکەم دەبێت بێک ترکە لە یەکێکی تر ئەباتەوە بۆ وام لە هاتوو کە نرخی یەک ترکەش بزانم ئەمەی دیکەش قسەمان بۆ بکە خات و ئایا تۆ چی تیا گۆڕاوە؟ ئەمن زۆر متوان بەخۆی ئێستا یانی زیاتر متوان بەخۆیە پێشتر ینی هەستم دەکرد وڵامەکان غەڵەتە نەم دەگوت ئێستا زیاتر دەرێمەوە ڕاست دەرێم وڵامەکە غەڵەت بێ غەڵەت نەبی دەرێمەوە ئافرین دەستت خۆش بی ئایشمان پار لە لیڤڵ 3 یەکەمی هەرێم بوو ماشەڵڵا تەمەن درێژ بی هەربژی بە هیوای بەردەوامی و ئاستی باشتر کاکە سروشتیش باشە بەڵام دەمانەوە یەکشت بەو ئامێرانش ئەگەر تاقیکردنەوەی بکەن بەڵێ کاکە سروشت تۆ لەگەڵ ئەم بیرکاریە چیت لێ هاتووە ئاسوودەنیان مێشکت مەشغوڵ بووە چۆن ئامۆژگاری منداڵەکانی تر دەکەی ینی پێت باشە وەکو تۆ ئەمانیش بێن بەشداری لەم کۆرسانە بکەن باشە تۆ یاری ئەلکترۆنیەکانەکەی؟ باڵێ دەکەم بەس ئێستا لەبەر ئەو بیرکاریە یعنی زۆر خۆشترە لە یاری ئەلکترۆنی خۆشترە؟ ئافرین لە ناو یاری ئەلکترۆنیەکانە بەکاری هێنی ینی سوودی لێ بینیوە یاخودەوە سوودی زیاترە؟ بەڵێ ئەوە ئەپێکەیە بەناوی ئەباکەس نردومە دەتوانم لە ناو مۆبایلی بیکەم مامۆستا خۆشناو گوتی ئەو ئەپە دەتوانی بنێری ژمارە زۆر گەورەت پێ دەکا بۆ دەنووسە دەرێ بیکە لەسەر ئەم ئەباکەسە یعنی لە ئایپادیش دەتوانی یان لە مۆبایل دەتوانی ئەم ئەپە بنێری وەکو ئەباکەس خۆت لە قوتابخانە لە پۆلی چەندی؟ دەمە 6 5 بۆ 6 ئافرین تەمەنە 11 چوویتە 12 ساڵوانە تەمەند درێژ بیت ئەفۆ ئەگەر یەک ملاحەزە لەسەر قسەی سروشت ئێوە باسی ئەوتان کرد ئایاری ئەلکترۆنەکان بەکارین حتا وای لێ ئەم پرۆگرامە ئەمەنە تەسیرە کاتە سەر بەشدار بۆکانمان تەنانەت کە هیلەکەش بەکاری مۆبایلیش ئەهێنن یاخود یەکسەر بەدوای ئەو ئەپاناگەڕێن کە چیە کە دووبارە ڕقەمە
هەمان ئەو قسەی سەرەتا کەوت وەکو یاری وەریان گرتووە بەڵام زۆر گرنگە بەڵام ئەو تاقیکردنەوەمان ئەگەر بەیارمەتی مامۆستا بۆ بکات ئەمە ببە من بۆی ئاسان بێ بەدەستەوە ئامادەن؟ ئاین ئامادەن؟ ئامادەی تەواو 71 20 minus 41 41 3 minus 70 minus 10 minus 2 minus 2 minus 10 67 30 equal 97 very good هەر بژیت شایی چەپڵەیەکەن زۆر باشە دەستان خۆش بێ هەڵبەت ئەمە ڕاهاتنە بەڵام ڕاهاتنیش کاردانەوەی وەرگرتنی ئەوێت مامۆستا پێمان خۆشە ئاماژە بەیاریەکانی دیکە بکەیت و ئاماژەش بۆ بکەیت کە بیرکاری ئەم قورسەنیە کە خەڵک لی تێگەیشتووە زۆربەی مناڵ پێوترێ بیرکۆڵ لەبەرەوەی بە شێوازی ئەو گەاندنەکەی بۆ ناکرێت یاخود بۆ شێوازەی کە پێویستێتی پێی ناگەێنن ئەزین چۆنە ئەم پرۆگرامە خۆشببختانە والیەکە هەموو نیزامەکانی وەرگرتنی مناڵ ئەخاتە کار چۆن گوێی ئەخاتە کار کە مامۆستا بە پەلە ئەو ڕقەمانی بۆ ئەخوێنێتەوە خەیاڵی ئەکاتە کار طبعاً کاتێک کە مناڵەکەوا کردەوە هەر ئەپەکۆسەکەیە لە ڕێگای ڕاهێنانێکی زۆرەوە چێنراوە لە مێشکیا ئەمە لای ڕاستی مێشکی بەهێزەکە لای خەیاڵ و لای ئیبداعەکەی ئیبداع و داهێنانی گەشە ئەکا ئەنجا لە دواترە تەنانەت بینینی ڕقەمەکان لەبەر چاویەکەیەت و ئەتە بینینی بەهێزەکە سەمعی بەهێزەکە دەستی بڵێن حسی بەهێزەکە مادام ئێمە هەر سێ نیزامەکە سێ نیزامی ئیدراکی هەیە هەر سێ نیزامەکە بەهۆی ئەم پرۆگرامە جیهانیەوە بەهێزە بێ بۆیە مناڵەکە سێرەکەی لە ماوەیەکی کەم سێرەکەی بەڕاستی زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە ئەنجا بۆیە مامۆستایان بیریان لەوە کردوتەوە یاخود بڵین ئەوانەی کە زیاتر ئەم پرۆگرام بەکارێنن نەک تەنها بەس پرۆگرامەکە بێت نەبا تۆزێ تووشی مەلەل ببن مناڵ تووشی ئین ببن هەستان چی کۆمەڵی یاریمان هێنا ئێمە ئەو یاریانەمە یەکێ لەوانە بۆ یاری بورجە کە مناڵەکە دانیشە هەم سترێسێکی زۆری تیا بورجەکان هەمووی بڵین بڵێ دایانێن لە دوای مامۆستاکە لە ڕێگەی ئەپەکۆسەکەەوە ژمارێ مەسەڵێ مەسەڵە 5 با بڵێ 5 ئەبێتەوە ئەو هینە قطعەیە بێنیتە دەرەوە بەبێەوەی بکەوێ ئەمەم گروپە نەجاحەتیان گروپەکەیتر ئەنجا هەتاوەکو بزانین کێ بورجەکە ئەڕوخێنێ هەڵبەتە ئێمەش کاتێکە بناڵەکانش کە هینێکیان کرد ئێمە ناڵێن فەشەلە ئەڵێن نا ئێمە جارێکی هەوڵی دووەم سەرکەوتووە بن و هەروەها کۆمەڵی یاری تێمە هەموو یاری تەرکیزیە کورتیبی زۆر سپاس دەکەم یاری تریشمان هەیە کە یاری جستەیە ئەتوان لە ڕێگەی بقاع بناڵەکە ئەچێتە سەری و هەر هینێک بە ڕقەمێک داوا بکە مامۆستاکە چێ تەمهینیەکە ئەی نوێنێ لە زۆر سپاس مامۆستا هەڵبەت کارەکەتان پێویستی بە چەندین پرۆگرام و یاخود ڕوونکردنەوەی زیاترە مەتوانیمان تەنها لەم دەرفەتە بچووکەیە یەک دنیا زانیاری بگەێنین و مامۆستایانیش لە ڕێگەی کارەکەیانەوە چەندین فێرخوازی زیرەکیان هەیە سپاس بۆ ئێوە سپاس کە بەشدار بوون لەگەڵ ئێمە بەهیوام منداڵانی دیکە هاوشێوەی هەموو ئەمانە بەردەوام لەبەرەوە پێشچووندا بن و پێم خۆشە ئەو بابەتێک کە ئێوە دەستان پێکردووە مادەم گرنگە مادەم بۆ زانستە خەڵک بە دوایدا بێ و بە دوای بگەڕێ ئێمە زۆرمان پێخۆشە تۆ سپاس بۆ میواندارێکەتان و تەمەنا ئەەکەم هەموو کەناڵە ڕاگەاندنەکان گرنگی بن بەم شتانە بەڕاستی ئەمانە جەنابە فەرمووت وتە چەندین کۆچەر بیرکاری تر دروست بوێ ئێمە ئەگەر بیگەێنین بە دایک باوکان کە شتێکی وامان هەیە بەڕاستی زۆر بێ و هەموو لای وەکو بینیمان کە ئەمانە چەندین بلیمەتی بەتوانە بن هەمیشە هەکار یاخود بڵێن ئەلبەرت ئەرنشتاینەڵێ ئێمە هەمومان بلیمەتین بەڵام نابێ بیر لەوە بکەینەوە کە ماسیەک چۆن بە درەختێکا سەرکەوێت نا بلیمەتی ماسیەکە لە ئاوەکەیەکەوە تار کەسێکمان لەو بوارەی کە ئەتوانین گەشەی تیا بکەین ئەتوانین ببینە بلیمەت ئەوەی هاژە ئاماژەی پێدا دووپاتکردنەوەی پاڵپشتیە بۆ هەموو ئەو گەنجانێک کە توانایان هەیە بەهرەی شاراویان هەیە هەر یەکە لە بوارێکی جیاواز بەو هیواین کە تەواوی گەنجان و لاوان و منداڵانی هەرێمی کوردستان بەردەوام لەوەرە پێشچووندا بن و زانستخواز بن و دەستی زانست بگرن قۆڵ بە قۆڵ بۆی کوردستانی ئێمەش هاوشێوەی زۆربەی وڵاتان ببێت بە وڵاتێکی پێشکەوتن سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیاربیانی 24 و دانیشتن بە هیوان بابەتەکانی ئەمڕۆمان سوودی بۆ ئێوە هەبوو بێ وەکەوەی کە سوودی بۆ ئێمە هەبوو زۆر سپاس بمێنن بەخۆشی